بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وذكرنا منه ما نسينا وفقهنا في أمور ديننا ووفق هذا الجمع المبارك برحمتك يا أرحم الراحمين. اللهم إني أعوذ بك من العجب بما أحسن ومن التكلف لما لا أحسن، واجعل عملنا خالصا لوجهك الكريم. اللهم يا معلم آدم علمنا ويا مفهم سليمان فهمنا. أعزائي خوشويستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سەختە بۆ کەسێکی هەژار باسی دەوڵەمەنی بکا و چێژی پارە و سەرۆت و سامان بکە. بۆیە ئەم بابەتەش کە لەم ئێوارە کوڕەدا لە خزمەتتا نابێ بابەتێکی هەمان چەشنە. کەسێک لە خەشیە هەژار و نەدار بێ باسی خەشیە بکا بۆ خەڵکی. بنچینی زانست ئەو بابەتە جەنابی مامۆستایان بۆیە هەڵیان بژاردووە، چونکە ئەمە لە فەرمایشتێکی شیرینی ئیمام ئەحمەدەوە هەڵبژێراوە کە فەرمێتی ئەسڵ العلمی خەشیەت الله. بنچینەی زانست، بنەمای زانست، بنەڕەتی زانست ترسی ئەڵڵایە. بەڵام لەبەرەوەی غەڵەت تێنەگەین کە ئەڵێن ترسە ئەڵڵا ئینسان بدون تەشبیه ولله المثل الأعلى، ئینسان لە گورگێکە ترسێ، ئینسان لە زاڵمە ترسێ. خۆ خودای گەورە زاڵم نییە، ترسی بۆ چییە؟ جۆرە ترسێک هەیە، ترسی خۆشەویستیە. ترسی خۆشەویستیە. کوڕ و کچێک یەکتریان خۆشەوێ، ژن و مێردێک یەکتریان خۆشەوێ. تا خۆشەویستیان زیاتر بێ، ترسیان زیاترە بێ. ئەترسێ دەستی بەدەستی نەگا، ئەترسێ هەڵوێستێ بنوێنێ دڵی بڕەنجێنێ، ئەترسێ قسەیە بکا دڵی بڕەنجێنێ، ئەترسێ بۆ چارەکە ساتێکیش بێ پشتی تێ بکا، ئەترسێ دوور بکەوێتەوە لێ، ئەترسێ ئیتر ئەو ترسانە هەمووی لە خۆشیەوە دروستێ بێ. بەڵام کاتێ کوڕ و کچێک پەیوەندێکیان هەیە بە ناوی خۆشەویستیەوە، یەکتریان خۆش ناوێ، ژن و مێردێک ئەڵێن یەکترمان خۆشەوێ بەڵام ڕاز ناکەن. یەکێکیان دڵی ئەوی دیکە ڕێنجێنێ لە چاوی دەرەهات، ژنێکی دیکەیەنم شۆکەمەوە بە مێردێکی دیکە، کەواتە خۆشەویستی نەبوو، ترسیش نەبوو. هەر کاتێ خۆشەویستی زیاد بێ، ترسیش زیاد بێ. ئەگەر هەمومان داوەت بکرێن لای کابرایەکی دەوڵەمەند، دەسەڵاتدارێکی گەورە، بەڵام ئەو دەسەڵاتدارە دادپەروەرە خۆشەویستی هەمووانە، چەند جیاوازی هەیە لە نێوان کەسێک جەنابی دەسەڵاتدار دەستی بگرێت و بێنێتە لای ڕاستی خۆی داینیشێنێ، ئەوی کەشیان لە خواری مەجلیسەوە داینیشێنێ. بۆیە پێغەمبەران چاکان پاکان ئەولیای خوا ترسی ئەوەیان هەیە لە کۆڕی ئەڵڵادا، لە میوانداری ئەڵڵادا نزیک نەبن، با بچنە باشتەوە، بەڵام لە خوارەوە بن، لە فردەوس نەبن، نزیکی ئەڵڵا نەبن. بۆیە باسی خۆشەویستی ئەکرێ، خەشیە ئەکرێ ببورن لەگەڵ عیلما، لەبەرەوەی قورئان هەمیشە ئەو دوانەی بەیەکەوە گرێداوە. بۆیە سەیری سوورەتی فاتڕەکەین، ئەو ئاەتێک کە زۆر خوێنرێتەوە، ئینەما یەخشە الله من عیباده العولەما، لە سوورەتی فاتڕە. سیاقەکە باسی هەموو جۆرە زانستێکمان بۆکە. ئەفەرمێ ئەلەم تەرە ئەن الله ئەنزەلە مینە السەما. ئەمە دوو علمی تێدایە، لەو دوو علمات دەیها علمی دیکەشەیە، ئاسمان ناسی، گەردون ناسی، فەلەک ناسی. اینجا هێزی کێشان، هێزی پاڵنەر، قووەتی دەفع لەگەڵ قووەتی جەذبە، قانونی جەذب لەگەڵ قانونی دەفع کە ئیهێنێتە خوارەوە. ماءن ئاو ناسی، ئەوش دەیها علمی لێ جیابووەتەوە. فأخرجنا به ثمرات، أما الروك ناسي مختلفا ألوانها، أما علم كي بيوتري علم الرنگكان، علم جياكاري بداخل يمن فرامش ما كدوك القرآن زوزر قنوي بيداو مختلفا ألوانها. ومن الجبال، أما جيوغرافي وجيولوجي وديها علم ديكا قريتوا، جدد بيض وغرابيب سود. إن جادوا يوافرميتي ومن الجبال جدد بيض وحمر مختلف ألوانها وغرابيب سود.
اینجا فەرمێ وەمینە الناس مرۆڤناسی سایکۆلۆژی علمی اجتیماع علمی تاریخ علمی پزیشکی ئەمانە هەموو لێرەدا ئەگرێتەوە زانستی شەرعی لێرەدا ئەگرێتەوە پەیوەستە بە مرۆڤەوە والدواب ڤێتەرنەری ئاژەڵناسی علمی بەیطەڕە ئەمانە هەموو ئەگرێتەوە والأنعام مختلف ألوانه كذلك إنما يخشى الله من عباده العلماء براسي أهل علم زياتر لخدا ترسي خشي زياتر هي بزان شون ربط كراوة آياتي كي بداخوا زور جار لزانكو كان أخوين ريتوا لكورو كوبنوي علمي أخوين ريتوا بلام لسياقك إن ريت الدروا أبي الشيء قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون بلي خواهي قولوا فرمي آيا او كساني زانستيان هي وأزانن وكوانن كنا زانستيان نخير وانين وكو يكنين أما أتباسي چي من بوكا باسي او كسان من بوكا شونيجن أوانا علمي حقيقيان هي أوانا علمي حقيقيان هي بويا پروردگار فرمي أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون بزانا آياتك باسي چيمان بوكا باسي قنوتي دلمان بوكا باسي قيامي دلمان بوكا بشو الروش كتو آقاداري الله بي چوك أزاني الله آقادارته جو بكرن لو آياتا وزيك أهل قرآن أهل زانستي شرعية إخواننا بتايبتي بكاريانا بو رقي شرعي يتر كأنما أو آياتا بو رقي شرعي دابازي وتخوارو يتر حقي بصر شاك سازي دلكان ونية يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم دعاء وفرميتي إطايكا وشفاء لما في الصدور شارە سەری دڵەکانە کە لە نێو سنگەکانایە لە دڵا چی هەیە شوبهات هەیە شەهەوات هەیە کیبر هەیە غرور هەیە خۆ بە گەورە زانین خەڵک بە کەم زانین حەسادەت هەیە ڕق هەیە حەزی شوهرەت هەیە و ناوبانگی دەرکا حەزەکە پارە و سەرۆت و سامانی دنیا لە ڕێگەی عیلمەوە بەدەست بێنێ عیلمەکە بەکار بێنێ بۆ ئەوە بەس بۆ بەتەنها باشە ئەمانە هەموو یەکرێتەوە کەچی خوای گەورە فەرمێکی وشفاء لما في الصدور كشي قرآن لبركة أو علم شرعية زاني أصول فقه زاني علم عقيدة زاني باشا بلاغة زاني أو هم فرمودي لبرا كشي تزقالك شفين بون هاتوا خو كشكل قرآنانية كشكل وايا درمانكي ورقرتو بلان بكاري نهناو راتشي تقي بون وسراو بلان بكاري نهن راوا كاتب باسي خشية أكري باسي خشوع أكري يكم شد بيه بخيالي إنسان أوية چاوی وشک نەبێ دڵی ڕق نەبێ سەری ئەم فەرمایشتە بکەن کە ئیمامی ئەبوو بەکر سبحان الله والله کاریگەری زۆر لە ژیانی من هەیە لە صحیح بوخاریە بۆمانە گێڕێتەوە ئیمامی ئەبوو بەکر چەند ئایەتێک لە قورئاندا بەزیوەتە خوارەوە بزانە ئەو کەم عیلمەی کە پێیەتی بزانە چۆن تەئسیری لەسەر دڵی کردو هەرچەنە بە حرفێک لە قورئانیش ناوترێ کەم ئیمامی ئەبوو بەکر بڕیارەدا کە کۆچ بکا بۆ حەبەشە ئەو کاتە یەکێک لە سەرکردەکانی قوڕەیش سەرکردەکانی مەککە کە پێوتری ئیبن الدوغنە ئەی بینێ ئەڵێ ئەبوو بەکر بۆ کوێ ئەڕۆی ئەویش ئەڵێ قەومەکەم دەرمەکەنە دەرەوە و ترنە ناچاریە کۆچەکەم ئەیش بزانە چۆن قورئان ڕەنگی یاوەتەوە لە ڕەفتار و گفتاری ئەم ئیمامی ئەبوو بەکرا ئیبن الدوغنە هەنێ صفاتی ئەبوو بەکر باسەکە کە ئەزانێ کافریشە بەڵام ئەبوو بەکر بڕوادارە ئەو کافرە بەڵام شایەتی حەقی بۆدا ڕێک ئەو صفاتانە هەمان ئەو صفاتانەی کە دایکە گەورەمان خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێ باسی و پێغەمبەرەکە عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ والله لن يخزيك الله أبدا خوا قەت سەرشۆڕ ناکە لەبەر چی لەبەروی ئەم صفاتانە تیادایە
هەمان صفات لە ئەبوو بەکرا بەدی ئەکرێ هەمووی بەرەکەتی ئەو عیلمەیە کە پێیەتی بزانن. ابن الدغناڵێ مثلك لا يخرج ولا يخرج، کەسانی وەکو تۆ نەبێ بچێتە دەرەوە نەبێ دەریش بکرێتە دەرەوە. ئەڵێ فإنك تكسب المعدوم وتصل الرحم وتحمل الكل وتقري الضيف وتعين على نوائب الحق وأنا لك جار. سبحان الله. ئەو هەموو صفەتە جوانە باسەکە قورئان ڕەنگیاوەتەوە لە ڕەفتاریە لە هەڵسوکەوتیە ئەفەرمێ تۆ میواندارێکی باشی، تۆ کەسێک قەرزار بێ قەرزی ئەدەیتەوە، کەسێک محتاج بێ یارمەتی ئەدەی، کەسێک لە کێشە و تەنگ و چەڵەما بێ تۆ کێشەی بۆ چارەیەکەی، کەسێک باری شانی قورس بوو بێ وتەحمیل الکەل کەل ماندووە ئەو کەسەی کە شانی زۆر قورسە قەرزارە مناڵی زۆرە کێشەی هەیە ئەفەرمێ تۆ بارەکەی خەیتە سەر شانی خۆت بۆیە بە هیچ شێوازە نابێ تۆ بچیتە دەرەوە من تەواو پەناتە دەم. ئینجا ئیبن الدغنا ئەچێتە لای کافرەکان لای مشریکەکانی مەککە جارەدا ئەوە من ئەبوو بەکرم پەناداوە ڕجاتان لێکم کەس دەسی بۆ درێژ نەکا کەس ئازاری نەدا. ئەوانیش ئەزانن کە ئەبوو بەکری سیدیق کاتێ قورئان خوێنێتە خۆی پێ ناگیرێ ڕەجوڵ بەکا بە خوێندنەوەی بۆ قورئان ئەڵێن چی ئاخر ئیبن الدغنا ئەزانین ئەبوو بەکر خەریکە ئەبێتە هۆکاری ئەوەی ژنەکانمان ڕۆڵەکانمان لەدەست بدەین هەمویان ڕاکێشێ بۆ خۆی هەر ئەوەنە لای کەعبا قورئانە خوێنێ ژن و ڕۆڵەکانمان کۆ کاتەوە خەریکە تووشی فیتنەیانەکە بڕواداری بەلای ئەوانە فیتنەیە. بۆی ئەمە داوایەکمان هەیە ئەبوو بەکر سیدیق با لە ماڵی خۆیان نوێژ بکە نێتە دەرەوە زیارەتی کەعبە نەکا تەواف نەکا هەر لە ماڵی خۆیە ئەویش وعدێ داتێ ئیتر لە ماڵی خۆیان مزگەوتێک ژوورێک تەرخانەکە ژوورێک دروستەکە بۆ وەکو مزگەوت قورئانە خوێنێ کە قورئانە خوێنێ ئاگەی لە دنیا نامێنێ ئاگەی لە دنیا نامێنێ. جا سەیری عیبارەتەکەی بوخاری بکەن ئەفەرمێ فيتقصفن عليه سبحان الله باسی ژنەکانی قوڕەیشەکە ئەڵێ قەسف چۆن هێرشێکی گەورە بە شاڵاوێک هێرش ئەبرێتە سەرت زۆر بە چڕوپڕی زۆر بە توندی ئاوا ژنەکان و مناڵەکانی قوڕەیش ئەڕۆشتن گویانەگەر بۆ کێ گویانەگەر بۆ ئیمامی ئەبوبەکر کە قورئانی خوێند ئەو کاتە یعنی خەیەگرن ئەڵێن ئیبن الدغنا ئەوە تا خەریکە نژین و مناڵەکانمان لە دین وەرەگێڕێ وازی با بڵێ یان ئەبێ قورئان نەخوێنیان پەنا کە لێبسەنەرەوە ئەو کاتە پەنای لێسەنێتەوە باشە. ئەمە چۆن ڕەنگیاوەتەوە لە دڵنەرمیە لەوەی کە چاوی وشک نەبێ. ئێستا وای لێ هاتۆ داخی داخانم حتا علمە زیاد بێ چاو وشکترە بە وشکترە کات حتا علمە زیاتر بێ دڵە ڕقترە بێ. بڕۆ سەیری مزگەوتەکان بکە کێ لە دوای دواوە ئێ بۆ نوێژی جومعە نوێژەکانی دیکە سێرەکەی ئەهلی علمن باش ئەو گەنجانن کە خەریکی علمن جاران 24 ساعتە لە مزگەوت تابووین ئەو مبالغەیە کەڵێ 24 ساعتە باشە جاران لە نوێژی جومعە زیاتر پێشتر لە هەموو کەساتن بەڵام ێستا هەتا علمی زیاتر بێ سێرەکەی درنگتر ئەڕوا بۆ مزگەوت کێ زیاتر ڕوا ئەو نەخوێنەوارانن کە عاشقی نوێژن کە عاشقی مزگەوتن باشە. ئەمە بەڕاستی کێشەیەک لە بەرنامە هەیە کێشەیەکی گەورە لە بەرنامە هەیە. بڕۆ سێری عولەمای ئەهلی کتاب بکە خوای گەورە چۆن باسییانەکە کاتێک کەمێک علم وەرەگرن لە قورئان لە ئاەتی خوا بزانن چه حاڵێکیان بەسەرێت ئەفەرمێ وإذا سمعوا ما أنزل إلى الرسول ترى أعينهم تفيض من الدمع سبحان الله بەلێ شاو فرمێس لە چاویان ئەبارێت نافەرمێ چاوەکانیان ئەسرین ئەڕێژن نافەرمێ فاضت یانی چی تەفیض و یعنی فەیضان دروسەکە بزانە هەر ئەوەی گوێی لێبێ ئەوەی کەمێ لەو قورئانە وەرەگرێ بزان چ خشوعێکی بۆ دروسە بێ بزانە چه خەشیەکی بۆ دروسە بێ بۆیە پەروەردگار ئەفەرمێ ئەلەم یەئنی للذین آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطالت عليهم الأمد فقست قلوبهم سبحان الله. جاري وای علم ئەبێتە هۆکاری دڵڕەقی لە کاتێکە لە حەقیقەتدا ئەبێ علم بێتە هۆکاری دڵنەرمی بزان ئەو کەسانی بیکە بە پێوەرێک سبحان الله
سەری ئەو کەسانەی بکەی کە بەناوی قورئانی بوونەوە یاخۆ بەناوی نوێسازی لە دینە ڕازگۆنین لەگەڵ خودایانە بزانە هەمویان بەبێ ئیستیثنا دڵیان ڕق دڕقیەکە بووەتە هۆکاری ئەوەی کە تەحریفی کتاب بکەن تەحریفی دەقەکانی فەرموودەی پێغەمبەر بکەن عەلەیهی السەڵات وەسەلام ئەمەش لە چی وەرمانگرتووە لە قورئان ئەفەرمێ فقست قلوبهم فبما نقضهم ميثاقهم لعناهم وجعلنا قلوبهم قاسية يحرفون الكلمة عن مواضعه أفرمي ما ضل ما رق كردون إيتر شي إيتر تحريف كتابك ضل يعني رقة سيركي ضل يعني رقة بحياتي جونا يكي كان نابيني جوي لآياتي بي أو أني كباسي قرآنك فرمايشتي بيغمر ولانين أو أني بناوي نوێسازیە و باوەڕیان بە فەرموودەنیە یەکێکیان نابینی فرمێز بڕێژێ چاوی ئەسرین بڕێژە کاتی ئاەتێک بێتە خوارەوە بزانە قورئان چۆن وەسفیانەکا بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە پێغەمبەری نازاریشمان لە حەدیثێکا کە ئیبن ماجە لەگەڵ ترمیذی ئەیگەڕنەوە ئەفەرمێ من طلب العلم ليماري به السفهاء أو ليباهي به العلماء أو ليصرف وجوه الناس إليه فهو في النار سێ کەس خێت سەرقاڵی علمن بەڵام جێگا و مەنزوڵ و مەئوایان دۆزەخە یەکەمیان ئەوەیە لەبەرەوەی فێر بێ مجادلە و مناقەشەی خەڵک بکە بەس لەبەرەوە علم فێرە بێ لەبەرەوە قسەی زل بکە مجادلە و مناقەشەی خەڵک بکە بۆیە فەرمێ لیمارێ بهی السفهاء دووەمیان بۆ ئەوەی بێتە جێی شانازی بکا بەوەی کە کڕبڵێ ئەزانی من ئەو نە حەدیثم لەبەرە ئەزانی و نە قورئانم لەبەرە ئەزانی فڵان کتێبم تاوا کردووە ئەها ئێستا بۆتە مۆدیلێک ئیجازە وەرگرتن کارێکی پیرۆزە بەڵام مەبەست نییە ئێستا بەداخە و بۆتە مەبەست مەقسەد نییە وەسیلەیە ئەڵێ وەڵای ئیجازەم بە سەنەدەوە لە کتێبی بوخاریە لە فڵانە کەس وەرگرتووە ئیجازەی قرائەتم لە فڵانەوە کەس وەرگرتووە ئەمە کارێکی زۆر پیرۆزە بۆیە عولەمای گەورە سەنەدیان وەرگرتووە لە علمی حەدیثە لە علمی شەرعیە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە کارێکی زۆر پیرۆزە بەڵام ئایا مەقسەدە یان وەسیلەیە بەدەستهێنانی ئیجازەی قرائات ئیجازەی تەجوید ئیجازەی علم حەدیث ئەسانید ئیجازەی علومی شەرعی و مەلایەتی باشە دکتۆرا وەرگرتن پۆست دکتۆرا پرۆفیسۆری ئایا ئەمانە مەبەستن یان مەبەست نین نەخێر باشە تۆ سەری ئیمامی زەهیبی بکەن ئیمامی زەهەبی پێوترا حافظ داوای لێ برد نەکەم جەنابی هەردوو دکتۆر مامۆسای منە لە علمی حەدیثە کە کەسێک پێوترێ حافظ 100,000 حەدیثی بە سەنەدەوە لەبەر بێ یعنی هەموو ڕاویەکان بزانێ کامیان ضعیفە کامیان ضعیف نییە سەنەدەکان تێکەڵ نەکا 100,000 حەدیث ئاخر ئەگەر بە کەسێکی وەکو ئیمامی زەهەبی نەوترێ حافظ بە کێوترێ ئەو ئیمامە زەهەبیەی ابن حەجەری عەسقەلانی ئاوی زەمزەمی خواردەوە ئەی فەرموو یا ڕەبی ئەی خوێن ئاوی زەمزەم ئەخۆمەوە لەبەرەوەی بەنیەتی ئەوەی بگەمە ئاستی ئیمامی زەهەبی باشە ابن حەجەری عەسقەلانیش خۆتان نەزانی کێ خەوەنی فەتح الباریە ئیمامی سیوطی ئاوی زەمزەمی خواردەوە بەنیەتەوەی بگاتە ئاستی ابن حەجەری عەسقەلانی ابن حەجەریش ئاوی زەمزەم ئەخواتەوە بەنیەتەوەی بگاتە ئاستی ئیمامی زەهەبی ئەوەندە زیرەک بووە خاوەنی کتێبی تاریخ الئیسلام سیرە ئەعلام النوبەلا و دەیەها کتێبی خەیاڵی بەڕاستی کە زەهەبی نابێ کەس ناتوانێ کتێبی وا بنووسێ کەچی کاتێ کتێب دانێ لەسەر ژیاننامەی حافظەکان خۆی تێناخە کتێب دانێ لەسەر ضەعیفەکان خۆی تێناخە کتێبێک دانێ زەیل و دیوانی ضوعەفا کلکی لاوازەکان کە ئەنەما پاشکۆی لاوازەکان لاوازی لاوازەکانە خۆی لەوێ ئەنووسێ هەر ئەوەنە ناوی خۆی ئەنووسێ و ئەڵێ لەیسە بالمتقینی وەلا بالمتقی سامەحەه الله لەوە زیاتر پێناسەی خۆی ناکە ئەڵێ نەمتقینە ئەوەندە وردەکار بێ نەمتقیشە زۆر لە خوا بترسێ خوا لێی ببورێ لە جەیەکی دیکە ئەڵێکی إنه نحس لكنه لا يحب أهل النحس أو شتێکی ئاوە باشە ئەبوو شێوازە پێناسەی خۆیەکە غرور نەیگرتووە بۆیە گرنگە ئەهلی علم ئێمە سێ گروپمان هەیە کە ئیمامی غەزالی کتێبێکی داناوە
هەر پاشکویەکە لە ینی لە ئیحیا علومدینە و بە تایبەتیش بە کتێب جیا کراوە چاپ کراوە الكشف والتبين في أصناف غرور الخلق أجمعين شيكي آواية أقرويش تانية إحياء علوم الدين لكتابك لنهايتها باشا زور قرنجة أو بابا بخوانه كتابي غرور غرور دابشا كابو سي كومل يكميان غرور أهل العلم والعلماء زانا كان شون توشي غرورا بن دوميان غرور أهل العبادة أواني خريكي أروى الرجو قرتنو باشا شونيجو خير وخيرات عبادة سيميان غرور أرباب الأموال أواني سرموتو سامانيان هي إجابة تيرو تسلي باسي غروري أواناكا شون علم شون عبادة شون مال وته كاري غروريان حزا كان بقرينا والسري إمامي أحمد كوري حنبل الرزا ورحمتي خويلي بيكي لطلبة كان يليتي إما وتمان سي جور علم بيا كردن كابنه هوكاري ويخاونقي بچنە ناو دۆزەخەوە یەکەمیان بۆ مناقەشات دووەمیان بۆ شانازیکردن بەوەی علمی زیاترە لە خەڵکی ئیجازەی هەیە یەکێ لە تەڵەبەکانی ئیمام ئەحمەد ئەفەرمێت 40 ساڵ لە خزمەتی ئیمامی ئەحمەدا بووم ڕۆژێک لە ڕۆژان نەمبیست شانازی بکا بە عیلمەکەیەوە بەسەرمانە یعنی منە بکا بەسەرمانەوە من عیلم لێەوە زیاترە 40 ساڵ قوتابی ئەوانن ئاخر ئیمامی ئەحمەد عالم دەبێت کی عالمە کەچی فەخر و شانازی بە عیلمەکەی نەکردووە سوکایەتی بە خەڵک بکە سێمیشان ئەو لیەصرف وجوه الناس إليه شهرت پیاکردن لەبەرەوە خەڵکی ڕوو بکەنە ئەو نمونەیەکتان بۆ ئێنمەوە کەسێک لە شەوە زەنگێکی تاریکە چرایەکی بەدەسەوەیە بەڵام چراکە بخاتە پشتی خۆی بەردەمی خۆی ئەبینێ یان نایبینێ چونکە تاریکە خەڵکی ئەیبینن یان نایبینن خەڵکی سوود لە ڕووناکیەکەی ئەکەن نەوەڵا ئەوانەی بەرەوڕوویەن احتیمالە بکەونە چاڵەوە احتیمال ئەمیش بکەوێتە چاڵەوە نە ئەم خەڵکە بینێ و نە خەڵکی شەوە نابینێ بەڵام هەر کاتێک چراکەی خستە بەردەمی خۆی خەڵکی سوود لە ڕووناکیەکە ئەبینن خۆشی سوود لە ڕووناکیەکە ئەبینێ خەڵکیش ئەوی ئەبینن سوپاسیەکەن ئەمە نمونەی کێ نمونەی ئەوەیە نفسی خۆی الأنا التي أصبحت صنما يعبد من دون الله وكو بتكي لهاتوا عبادتي بوكري أنا خوت بيش بخي لعلمك خوت بيش بخي لخوا إما دو جور دعوة من هي بانخوازي الدعوة إلى الله يا أخو الدعوة إلى النفس لحقيقتها أبي زور وردوي خلقوا كيتوا جول لي بقري لحقيقتها خلق بولاي خودكوا كيتوا يعني بولاي الله دسي خلق قريب بولاي خوت يعني بولاي الله قسك باسي الله بلام زور جار بخون نازانينيته قراوة خلق لخودكوا كيتوا ابن الجوزي جاري كان باسي حالتي خوي بوكا ابن الجوزي كيك لو خطيب نادرانه بو لو عظام مشهورانه بو داخي خانم وشي وعظيش اما لا يشتيك راكي شيء سوکایەتی پێکرێ ئەوەی سوکایەتی بە وەعظ بکا کێشێک لە ئیمانیا هەیە بەڕاستی بڵێ واعظەکان کێشەیان هەیە وەعظەکان کێشەیە بەڵام گاڵتەکردن بە وەعظ ئەڵێ فلان کەس بیرمەندە بەڵام ئەڵێ فلان کەس واعظە گاڵتە بە وەعظەکە غەڵەتێکە لە عەقیدا بەڕاستی کێشەیەکی عەقیدەیە بۆ چونکە وەعظ ئیشی خوایە یەعیظکم الله أن تعودوا لمثله پیغمبرانه انما اعظكم بواحده ان تقوموا لله مثنى وفرادا ایشی همو بانخوازانه بپیناسی قرآن بۆیە نابێت ینی دەرفەت بدەن بەوەی خەڵک گاڵتە بە وەعظ بکە باشە بەڵێ فلانە کەس نەجاحەتی نێناوە فلانە کەس وەعظەکەی کێشەیە بەڵام خودی وەعظ نابێت سوکایەتی پێ بکرێ اینجا ئیبن الجەوزی ئەیگێڕێتەوە فەرمێ جارێکیان نزیکەی 20,000 کەس تەسەورەکەن 20,000 کەس گویان بۆ گرتووە قسەی کردووە تەسەورەکەن کاتێک قسەی کردووە دەیەها کەس وەکو بڵندگۆ وەکو مکەبیرە دەنگەی ئەویان نەقل کردو بۆوانی دوای خۆیان ابن جەوزی قسەیەکی کردو ئەوانی ژووتویانەتەوە تا گەشتە حەشاماتێکی زۆر خەیاڵی ئەڵێ حاڵەتێکم بۆ دروست بوو دەسم کرد بە گریان وتم یا ڕەبی یا خوایە پەروەردگارە نەکەی ئەوانە بەهۆی منەوە بچنە بەهەشت و من بچمە دۆزەخ ئەوانە
گوێ لە قسەقی من بگرن سوودی لێ وەربگرن باشە ئیسفادەی لێ بکەن بچنە بەهەشتەوە بەڵام خودی خۆم سوود لە قسەکانم وەرنەگرم بچمە دۆزەخ یا ڕەبی ئەو کاتە یوسیئونە الظەنە بک ئەو کاتە گومانی خراپ بە تۆ بەرن بڵێن یا ڕەبی خۆ ئەوە مرشیدی ئێمە بوو تۆی بە ئێمە ناسان بۆ ئەیخیتە دۆزەخەوە یا ڕەبی باشە بۆیە ئەلئەنا ئەو لیەصرف وجوه الناس إليه فهو في النار خاڵێکی دیکەشێ لێدا لە فەرمایشتەکە باس نەکراوە ئەویش ئەوەیە تەنها بۆ بازرگانیکردن بە عیلم بۆی پۆستێکە دەستکەوێ بۆ ئەوەی پارە و سەروەت و سامانە دەستکەوێ قەیچێکە ینی زۆر زانیان فەرموویانە دروسە ئەو کەسەی کە خەڵکی فێری قورئانەکە پارە وەربگری ئاخر ئەگەر پارە وەرنەگرێ بە چی بشی کە خەڵک فێری علومی شەرعیەکە پارە وەربگرێ قەیچیەکە ئەگەر دانیشێ لە ماڵۆ خۆ خەڵک خێری پێ ناکەن ئەرێ پارە وەربگرێ خۆ ئیشێکی دیکەی نییە خۆی تەرخان کردو بۆ ئیشە بەڵام نابێ مەبەستی تەنها ئەوە بێ نابێ مەبەستی تەنها بازرگانیکردن بێ بە دین بازرگانیکرد بێ بە عیلم یەکێ لەو خاڵانەی کە زۆر گرنگە مە دوا خاڵە لەبەر سەرتان نێشێنم ئەوی شەوەیە بەکارهێنانی دین بۆ پۆز وەرگرتن بۆ نزیکبوونە لە سوڵتانەکان بۆ پڕکردنی گیرفان تەنها ئەوەت مەبەست بێ ئیمامی نورسی ڕەحمەتی خوای لێبێ هەل لە منداڵیە وا فێرکراوە هەدیەش وەرنەگراکرد زۆر سەختە هەدیە وەرگرتن پێغەمبەران وەریان گرتووە عليهم الصلاة والسلام ئەی چۆن ئەو وەری داگرێ ئەفەرمێ لەبەر چەند خاڵ بۆ وەرم نەگرتووە یەکەمیان ئەڵێ دوژمنانی ئیسلام هەمیشە داعیەکان بانخوازەکان بەوە تۆمەتبارەکەن عیلم و دین بەکارهێنن بۆ گیرفان پڕکردن لەبەرەوەی بەعەمەلی ئێمە ئەوان بە درۆ بخەینەوە وەرم نەگرتووە ئەمە یەکەمیان دووەمیشان ئەفەرمێ لەبەرەوەی پێغەمبەران وەریان نەگرتووە عەلەیهی السەڵات وەسەلام وەکو پاداش هەدیان وەرگرتووە بەڵام وەکو پاداش لەسەر عیلمەکان وەریان نەگرتووە گشت پێغەمبەران فەرموویانە ئین ئەجریە ئیلا عەلی الله لا نسألكم رزقا باشە لا نسألكم أجرا لا يسألونكم لا يسأل آيات چەندها ئاەت هەیە لەو بابەتەوە کە باسەوەکە ینی پێغەمبەران داوای خەڵاتیان نەکردووە داوای پاداشیان نەکردو داوای کریان نەکردو لەسەر عیلمەکانیان سێمیان ئەفەرمێ ينبغي أن يكون العطاء بسم الله والأخذ بسم الله ئەبێ بەخشین بە ناوی ئەڵڵاهەوە بێ وەرگرتنیش بە ناوی ئەڵڵاهەوە بێ ئەکرێ من چارەی نیەتی خۆم بکەم بڵێم لەبەر خوا وەریگرم بەڵام بەرامبەر ئەبینم لەبەر خوا ناماتێ کێشەیەکێ لە نیەتیە اینجا دوایەوە ئەو کاتێ سوپاسیەوەکەم منعیمی حەقیقیم لەبیرە باتەوە خاڵێکی دیکەم باسی تەوەکولمان بۆکە ئەفەرمێت تەوەکول کەنزێکی زۆر گەورەیە کەنزێکی زۆر گەورەیە تا پشت بە خەڵک ببەسم خەڵاتم کەن ئەو کاتە من تەوەکولم کەمە بێتەوە اینجا خاڵێکی دیکەش باسەکە ئەفەرمێ چی ئەفەرمێ بەڕاستی ناچارە بم مجامەلەی خەڵ بکەم زۆر کاتم هەیە کاتەکەم زێڕینە ناتوانم پێشوازی خەڵ بکەم بەڵام هەر کاتێ دیاری و ڕزق و ڕۆزی خەڵک وەربگرم ناچارم مجامەلیان بکەم ئیتر کاتە زێڕینەکان ببەخشم بەوە باشە دوا خاڵ لە چی قسێکی زۆر گەورەیە ئەفەرمێ ئێمە شافیعی مەذهبی لە تحفەی ئیبن حەجەرە هاتووە قسێکی زۆر مەترسیدارە ئەفەرمێ چۆن ئەگەر پارەیەکی زەکات پارێکی خێر بدرێ بە کەسێک بەنیەتەوەی کە هەژارە ئەگەر خۆی بزانێ هەژار نییە حرامە وەریگرێ حرامیان حرام نییە ها زەکاتێک بۆنن بەنیەتەوەی بۆ تاتووە کە تۆ فەقیری ئەزانی فەقیر نیت ئەزانی لە ماڵەوە چەند سەفتە دۆلارت هەیە باشە حرامە وەریگریان حرام نییە حرامە ئەفەرمێ هەر کاتێک خەڵکیش بەنیەتی ئەوەی پارەت بۆ بێنن کە تۆ پیاوی چاکی ئەگەر وانەبووی ئەویش حرامە ئیجا مامۆستا نورسی ئەفەرمێ چی ئەفەرمێ بەڕاستی من ئەگەر خۆم بە پیاوچاک بزانم ئەوە بزانم پیاوچاک نیم ئەو مەغرور ئەگەر پیاوچاکیش نەبم ئەوە دروست نییە بەڕاستی ئەم یاسا بۆ هەموو کەس نابێ بۆ ئێمەش سەختە مامۆستا عەبدولکەریم مودەڕیس جارێکیان نەسیحەتی کردم والله ئەو نەسیحەتە ئەو نەتاڵیم لێ چەشتووە بەڵام والله عزەتیشم لێ وەرگرتووە
باشە زۆر سەخت وە لە ژیانمە ئەی فەرموو ڕۆڵە عوسمان نەکەی داوای سەلکە پیازێ لە بەنی بەشەر بکەی ئەخر زۆر سەختە بەخوا یەک دوو جارێک بە تایبەت مخالەفەم کرد وەڵڵاهی تووشی زەلیلی بووم ئێستاش کاتێ بیری لێکەمەوە ئەو زەلیلەم لە کۆڵ نابێتەوە زۆر محتاج بووم برایە کە خۆی بە برا مەزانی کە هەمیشە پێی وتم هەرچیت محتاج بوو بە کەس نەڵێ جارێکیان لە محتاجیە کۆن باشە داوام لێ کرد تووشی زەلیل و سەر شۆڕێک بووم ئێسەش ئەو زەلیلیە ئێسەش وەک بڵێ لە بندان مایە باشە بۆیە زۆر گرنگە ئازەکانە مهم ئەوەیە گرنگ ئەوەیە ئێمە ناڵێن وەری مەگرە ئێمە ناڵێن وەری بگرە مهم ئەوەیە تووشی سەر شۆڕیت نەکە مهم ئەوەیە نەبێتە هۆکاری ئەوەی بازرگانی بە دینەکە بکەی ئەمە سەنگی مەحەقە بازرگانی بەدین مەکە یا ڕەبی خوایە ئەو خەشیەمان پێخەڵاتکەی یا ڕەبی خوایە وامە لێ بکەی خشوع و خەشیە لە گفتارمانە لە ڕەفتارمان لە ئەندامەکانی لەشمانە ڕەنگ باتەوە ئامین الحەمدولillەهی رب العالمین